سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بەرهەمی خۆمانەی گەنم و جۆ. ساڵانە زیاتر لە 700,000 تەنی گەنم و جۆ لە نێو هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت. ئەم ساڵیش وەک جوتیاران باسی لێوە دەکەن ساڵێکی پڕ داهاتە بەهۆی بوونی بارانێکی زۆر. پرسیار لێرەدا ئەوەیە گەنم و جۆی هەرێمی کوردستان چۆن بە بازار دەکرێت؟ شکاندنی گەنم و ئاردی هەرێمی کوردستان لە قازانجی چێیە؟ بە بازارکردنی ئارد و گەنمی وڵاتانی دەوروبەر و جیهان لە نێو بازارەکانی کوردستاندا چی لێ سوودمەندە؟ ئەرێ بەڕاست بەرژەوەندی هەرێمی کوردستان، بەرژەوەندی ئابووری هەرێمی کوردستان لەگەڵ بەرهەمی ناوخۆ و بە بازارکردنی ئەو بەرهەمەیە یاخود شکاندنی. پێم بڵێن بەرهەمی خۆمانە چۆنە ئێستا؟ بەرهەمی خۆمانە لەخوا دەزیاد بێ زۆر چاکە، زۆر باش، زۆر باشە. بەرهەمی خۆمانە بۆ نمونە گەنم لە هەرە گەنمەکانی چاک کە دەشێ بۆ خواردن، گەنم بۆ ئارد گەنمی ئێمە ئەگەر بێ و ئێمە ئەو معمەل ئاشانە کە هەیتمان لە هەولێر مەتعانەکان کە وەربگرن زیاتیەوەی کە گەنمی بیانی لە دەرەوە بێ حکوومەتی عێراق و خۆمان با گەنمی دەرەوە هاوردەنەینن، گەنمی خۆمان بینن، ئەو گەنمی خۆمان بیکەن بە ئارد بۆ خەڵک بەسەر خەرچی دابشکەن. گەنممان دوو جۆرە گەنممان هەیە، ئەدەنەمان هەیە کە شیاوە بۆ ئارد لە هەرە گەنمە دەرەجەکەنەوە لە هەرە گەنمە دەرەجەکەن و دواتریش زۆر نەوعیتری گەنممان هەیە هەمویان کە شیاون بۆ ئارد. کەوایەت گەنمی ئێمە باشتریشە لە گەنمی وڵات. گەنمی ئێمە زۆر چاکترە لە وڵاتان. باشە نوێترە خاوێنترە. بەس پێم بڵێ ئێستا ئێمە هەر جوتیارێک دەبینێن دەڵێ کاکە پارەم لە لای حکوومەتی عێراقا، هەر جوتیارێک دەبینین دەڵێ کاکە بازارمان نییە لەبەر گەنمی بێگانە. باشە ئەگە گەنممان ئەوەندە باشە بۆچی دەبێ گەنم یان ئاردی وڵاتان بێتە کوردستان؟ پێوانی ئەمە هەڵە ڕاستی هەڵەیەکی زۆر گەورەی وەلا لە زەرزەربە لێدانە لە بواری کشت و کاری خۆمان. بۆ نمونە دانەوێلە ئەتوو گەنمی خۆمان ئەگەر بێت و بێقیمەتی کەی گەنمی هاوردە بینی چۆن وها دەبێت زەرەر لە فەلاعدا دەبێت، زەرەر لە فەلاعدا زەرەری بە خۆت. باشە پێم بڵێن ینی بەڕاست ئێمە بەرهەمەکەمان بەشی خۆمان دەکات؟ گەنمی خۆمانە پشی خۆمان دەکات، بەش دەکات. ئەو گەنمەی دێ تو نازانین لێ دەکرێتە ئارچیە و چنیە. ئەگە ئەو گەنمەی مە ئێستا فەلاع ئێتیمان پێ بدرێ و پارەی پێ بدرێ گەنمی خۆمان زیاترەوە دەکە. بەس گەنمی خۆمان دەخۆن لە ماڵەوە نانەکە احتیادیانە گەنمی خۆمانەیە زۆر باشە. بەس گەنمی مە ئێستا خەرک پارەی وەرناگری با بڵێن فەلاع پارەی 2014 مایە وەری نەگرتیە، 15 مایە وەری نەگرتیە. باشە پێم بڵێن ئەو سیاسەتە چییە؟ قەرزارە دەزانم حکوومەتی عێراق قەرزارە پارەکە ناداوە تا ئێستاش کێشەی فەلاع ئەوەی بازاری کەمە دەبەر چێ؟ ئەخەر لەبەر ئەوەیە کامەران لەبەر ئەوەی فەلاح پارەکەی وەرناگرێت نەتیجەی دیارنی نازانین چی بەسەدێکە گەنمەکەی تەسمیل دەکە. ئەگەر بێت و ئەو پارەی مەسەلەن بە نەقدی بیدەنێ گەنمەکەی لە بازاری هەرزان نادا، بەسی تەسمیلی حکوومەت دەکە. کە پارەکەی نادرێت توش ناچارە بین لە بازاری بیفرۆشی. سەبارەت بە بەرهەمی ناوەخۆ و بەرهەمی بیانی کاوردەی کوردستان دەکرێت، ئێوە بەرهەمی خۆمانەتان پێ باشەیانی بێگانە؟ طبعاً خۆمان بەرهەمەشی خاوێن نوێ ئێستاکە کە دەدورێتەوە دێتە ناو بازار شتشکان ئەو مەرهەمی دەرەشی هەتا 6 مانگ لێ ناو وڵاتی خۆی دەسوورێت و پاش ئەو 6 مانگی کار سەرف نەبوو بەکەرشی خواردنە ئینجا دێتە کوردستان. یعنی بە قەنەعەتی تۆ ئەو بەرهەمەی کە زۆربەی دێتە کوردستان دوای 6 مانگ لە ئەکسپایر بوونی بووە. بزەبت شتی نوێ فرێش یەکسەر لە ناو وڵاتی خۆی هەر دەسوورە یەکسەر نایەتەوە هیچ وڵاتەشی. باشە شکاندنی بەرهەمی خۆمانە لە قازانجی چێیە؟ بۆ نمونە هەندێک خەڵک دەڵێن ئاردی کوردستان بەرهەمی خۆمانە ئی ئاشەکان گەنمی جوتیاران باش نییە، خاوێن نییە. وڵی ئەوە دوورە لە ڕاستی لەبە ئەوەی توی ئەو گەنمە خۆمانە لە پێش ساوی خۆمانە دەزانی چی گەنمەکە دێتە سالۆیەکان لە سالۆیەکان بەڕێک و پێشی دەستە ناو مەعمەلەکان ناو مەتعانەکان لە مەتعانەکان بە چەند ڕێ و ئەوە دەستە دەکرێتە ئات خۆ هەر ئەوە نیە کاکە مشتێدا چیە ینی کابی لە مشکە دوودێک ئێستا نادوکانی من ئێستا مشکەیە. باشە تۆ دەزانی ئەو ئاردێک کە دێتە کوردستان چییە؟ نازانی لە چ دروستکرا؟ نە لە جێ خۆی کە دێتە نازانی لە شوێ دێ چەند مانگ خەزن کرا لە مەغزنەکان سپی کرایە و نازانێت ئێستا بازارتان کووە
بەخدا بازار بەشکلش عام زعیفە زعیفە باشە ڕێگەدان بە هاوردەکردنی گەنم و جۆ بەرهەمەکانی دانەوێڵە هەموو ئەوەی کە حتا ئاردیش دەگرێتەوە پێ دوایە شتەی ڕازبی لە خزمەتی ئەوەی کاسبکاردار نییە ئێساکەی ماواد لە سووریا ڕادێ لە تورکیا ڕادێ تەمان بازار ئەریکانیشکان زوتیاریش زەرەرە زوتیاری زەرەرە ئێساکەوە حالیان حاضرە دەدورێت و نافرۆشێ لە بەس سووری دێ هەرزان ئەو کولۆی دەردێنی لێ بەسەندی دێنە ئەو زوێ سووریا کە دێتن ئەو نازم کولۆی دەردێنی باشە گەنمی ئێمە گەنمەکی باشەوە تورکیا وەردەگرێت کاکە بۆ تورکیا وەردەگرێ ئەم گەنمە گەنمە چۆن وەردەگرێت وەرناگرێت ئێران وەردەگرێت وەرناگرێت دەرەجەیەکیشە زۆر لەیوان بەڵام ئێمە بەرهەمێک وەردەگرین کە نازانی سەرچاوەکە چۆن تەنها سپی و دەبیتە نازانی سیە بە کوردی ئەوە هەندێک کەس ئیسیفادە دەکات لەو مەوزوعی ئەگەنە هیچ شتشکە لە گۆڕینیە هەموو کەسێک ئەوەی دەشینی دەزانی ئی خۆمان باشترا بەس چییە مەسەلەکەم مادەیە و مەسەلەکە مەسەعاتە و استفادەیە. کوردستان دەوڵەمەندە زەویەکەی دەوڵەمەندە بە پیت و بەرەکەتە لە بەرهەمی خۆمانە ئەمە قسەی بەرپرسانە زۆر جارباز دەوە دەکرێت لە ڕابردوودا چەندین جارباز دەوە کراوە کە دەوێت کوشت و کاڵ ببێتە سەرچاوەکی دیکەی داهات ئەوەی دەیبینن کە زیاتر لە 25 جۆرە بەرهەمە کە دەکرێت ئەم بەرهەمانە لە نێو خاچی کوردستان بچێندرێ بەرهەمەکەی بە پیت و بەرەکەت بە پێویست تەندروست بدرێت بە هاوڵاتیان تۆ جوتیاری وە لە هەمان کاتیشدا کاری ئەلافەتیش دەکەیت پێم بڵێت وەکو جوتیارێک من تێناگەم ئەو هەموو بەرهەمەمان هەیە خاکێکی باشمان هەیە جوتیار دەڵێ کاکە بازارم نییە بۆ ئەوەی گەنمەکەم بفرۆشم هاتنی ئەو گەنەمیان هاتنی ئارد بۆ کوردستان بۆچی یان ئێمە شتە چی ڕاستە؟ نەخێر ناوەڵە جوتیار لەبەرەوە ئێستاکە چاوی لە وەزارەتی کشتکاری کوردستانە وەزارەتی کشتکاری کوردستانی دەرێ ئێمە تەعاملمان کەس ئەوەمان لەگەر وەزارەتی بازرگانی عراقی هیچ دەسەڵاتی مەدانیە ئەوەندەی بەغدا بڕیان لەسەر بداتن ئەوەندەتان نێوەرەگیرێتن گەنم لە سایلۆکان کەمیەکی زۆر کەمیشە ئەوی دیکە کاکە چۆن ساقیکەینەوە نازانین بۆ چ بەرهەمت هەیە تۆ گەنم بەس گەنم جۆ هەرزن گەنمە شامی سۆیا نۆک نیسک تاقلە هەموو شتمان هەیە باشە بەس پێم بڵێ تۆ ینی زۆر جار قسە جێبیستی ئەوە دەبین دەڵێن کاکە گەنمی خۆمان بۆ ئارد باش نییە یان دەڵێن کاکە ئاردەکەمان پاک نییە تۆ لەگەڵ ئەم قسانە گەنمی خۆمان ڕقەمیەکە 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 بکرێتە نان بکرێتە نان تۆ بۆ خۆت کامیان دەخۆی وەڵە گەنمی خۆمانە باش ئەدی هەندێک لەم لەو لە ڕەواز بۆ ئاردی بیانی دەکا وەڵایی گەنمی خاریجی ناخوری پێدوانی ئەمە یان نەحەقیبی بە بەرهەمی خۆمانە بەتاکیت بەس گەن شتی خۆمانە باشە باشە ئەگەر بڕیارێک درا حکوومەت دیراسی کرد ئیتر بۆ لە مەودووە بەرهەمی دانەوێڵە نێتە کوردستان بەجددی ئێوە وەکو جوتیار دەتوانندا پێداویستەکانی کوردستان دابینکەن بەتاکید وەک پێداویستی هەموو عراقی دابین دەکەین لە عێراق ئەوە 4 سار 5 سارە شەڕە ناخۆشیە بێحکوومەتیە مزەهرەیە بەس نەبووە گرانی گەنم و ئارد و نانی قوتی ئەوی سەرە چییە بۆ گرانی هەموو شتەچی یعنی هەموو شتێک کەمە دێتن لە دەرێ خراپ دێتن بەس شتی ناو خۆمان باش بووە گەنمەکەمان باش بووە نانەکەمان باش بووە ئەویش ئێستاکە کە حکوومەتی عێراق ئەو گەنمەی لەمەوە گرت ئەوە پارەکانشی بە بەچڕی داینێ یعنی داهاتی نانی عێراقێ سەتا هەفتای دەتانی لە کوردستان بەرهەم باشە کاکە حکوومەتی ئێستا دەڵێ دەبێت لە مەودووە گرنگی و بایەخ بە بەرهەمی خۆمانە بدەین کارگەی گەورە دروست بکەین جوتیار کاری خۆی بکە لە چیەوە دەست پێ بکرێ باشە بەڕای تۆ باگەن مەکان بکردەوە خەزن کاتەوە ئەو شتانێک کە دەعمی مەدەکات فەلاحی دەکەدرێ بچینە نۆچی بچینە با خەزنکە وەگریتن لێت وەگریتن پێویستی بە پارەیە فەلا کە چاندی بەربگەیشتە داهات دەیەوێت بفرۆشی قەردی کردیە لەسەر پێویستی ینی مەعیشەتەکەی ئەوەیە بگاتە مەسومی کە مەسومەکە داهات پارەش نەکاتن ئەوش لێ ساردە دۆلەوە ئێستا بازار کووە بازار باش نییە باش نییە ناوەڵە فەلاح زەریتی زەرەریتی ئارەوەڵە زەریتی دیسان لەبەر بەرهەمی بێگانە زۆ بە 220 ئەوەندە زیاتر لەسەر ڕاوەستایە فەلاح
هاتوینەتە ئەم کارگەیە و مەبەستمان بۆ ئەم کارگەیە بەسەر بکەینەوە بزانین کوالیتی ئەم ئاردەی کە لێرە بەرهەم دەهێنرێت لە نێو هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت کە لە ڕێگای گەنمی خۆمانەوە دەست پێ دەکات کوالیتەکەی بە چ شێوەیەکە تەندروستی ئەو ئاردەی کە هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئامرازەکانی ڕاگەیاندن کە ئامانج لە شکاندنی بەرهەمی خۆمانی و گەورەکردنی بەرهەمی بێگانەیە ئەرێ بەڕاست ئەو ئاردەی کە لێرە بەرهەم دەهێنرێت چەندە تەندروستە سەبارەت بە ئاردی بێگانەش و ئەو ئاردانەی کە هاوردە دەکرێت و ساڵانە بە ملیۆنان دۆلار دەچێتە جیرفانی خەڵکی بیانی و جوتیارانی خەڵکی کوردستانیش چاوەڕێی ئەوە دەکەن لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بازارێکیان بۆ بدۆزێتەوە تا بەرهەمی ساڵانەی گەنم و جۆیان بە بازار بکەن ئێمە هاتوینێتە ئەم کارگەی ئەمە یەکەم هەنگاوە گەنم لێرە ڕوو دەکرێت با بزانین بە چ شێوەیەک دەکرێتە ئارد و ئایا ئاردەکە وەک پێویست سەلامەتە تەندروستە یاخودنە. پێم بڵێ تۆ خاوەنی ئەو کارگەی ئاردی چەند ساڵ ئەو کارە دەکەیت؟ 2 ساڵ و نیوە ئەو کارگەم دروست کردێت تەواو کرێت 2 ساڵ و نیوە ئیش دەکات. باشە بەرهەمتان چییە؟ ڕۆژانە چەند دەتوان بەرهەم بێن؟ ڕۆژانە دەتوانین 200 تۆن گەنم بەهاڕین بکەینە ئارد. هەموو ڕۆژێ؟ هەموو ڕۆژێ 200 تەن؟ 200 تەن. باشە 200 تەن دەتوانن بەهاڕن بیکەن بە ئارد. بەێ بەڵام تۆ باسی کوالیتەکەم بۆ ناکەی باسی خاوێنیەکەم بۆ ناکەیت چەندە ئەو ئاردەی کە ئێوە دەیدەن بە هاوڵاتیان خاوێنە؟ کوالێتەکەی زۆر بەرزاخۆ بە خۆتان تەسویرتان کرد لە ناو ئەوە کە یەکەم جارکە لە چاوی گەنمەکەی دێتە دەرێ دەستە ناو مقناتیزەکی کە هەر وردە ئاسنەکبی لی دەردینیتن بە هیچ شێوەکی ئاسن لە ناو ئەو گەنمەی ناڕوالۆ ناو ئاردەکەی ئەوە یەکەچیان دووەمیان لە دووی دەستە ناو غەربیلی دووەم کە ئەو غەربیلی دەکە هەرچی زیوانە هەرچی دنکە پوشکەیە هەرچی شتەکە لە ناو ئەو گەنمی بە سافی دەداتێ ئەو جەدوایە دەستە شوشتنەوەی لە ئەو دوو چار غەربیلانە دەستە سەرێ دەستی دەشورێتەوە جاری یەکەم دەشورێتەوە بە تەواتی دێتەوە ناو سایلۆیەکان بە چی دەشورێتەوە؟ بە ئاوەکی تەنقید کە جیهازەکەیە ئاوی خواردنەوەی ماری مەش هەر ئەو جیهازین ئاوێکی تایبەت دەیشێت ئاوێکی تایبەت کە بە جیهازێک کە تەنقیتی دەکات. باشە بەڵام ئێستا تۆ بە هەر کەسێک بڵێ دەڵێ کەس بە دوی خۆی نارێت ترشە بەس تۆ بەڵگەتان چییە؟ ینی ئاردی ئێوە ئاردێکی تەندروستە ئایا هیچ لیژنەیەک هیچ تیمێکی تەندروستی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم لایەنی پەیوەندیدار پشکنینی بۆ کردبێت کە ئاردەکەتان تەندروستە؟ پێشی ئێستا ئەو ئاردیمە هەمووی هات ئاردەکەیان ڕاگەر حکوومەت گوتیان جارەی هەتا فەحسی لۆ دەکەین جەماعاتی تەندروستی هاتن هەموو ئاردەکەیان برد لە من 6 نموزەجیان برد بردیانە فەحسی لە هەموو ئاشەکانیان برد تەندروست و سەتاسەتیش ئاردەکی تەندروست بووە ئێستا ئەو فەحسەکەشمان لە بەردەستی هەیە پاستانێ باش ئەی بۆ هەندێک جار لەولا قسە دەکرێت دەڵێن کاکە ئاردەکەی خۆمان گەنمەکەی کوردستان وەکو پێویست نییە پاک نییە ئەو ئاردا نابێتە نان ئەو ئاردە سەلامەت نییە چوزانم کۆمەڵێک شتی تێدایە لە مەوزوعی پاچی یعنی ئەمە تعدا دەکەین کەوادیتت بەو فلتەرانەدا دەڕوا بە هیچ شێوەک هیچ شتێکی پیسی قەدرتان لێ دەکەن قەدرمان لێ دەکەن ئەرێ وڵا ئەگە برێن وهایە پیسە و بەو شێوەی هەرچی تێدەیە ئەمە شتی خاوین دەسوورێتەوە ئەو دەکرێتە ئارد. باشە پێم بڵێ ئاردی ئێوە ئەو ئاردەی کە لەم کارگەیە بەرهەم دەهێنرێت لەگەڵ ئاردی وڵاتانی دەوروبەر یان هەر وڵاتێک کە دێتە کوردستان کامە ئارد باشترە چونکە من نازانم سرم لێ شێوایە
ینی هەندێک تۆڕی کۆمەڵایەتی ئامرازی ڕاگەیاندن دەڵێن کاکە ئەو ئاردەی کوردستان وێرانە کەس دەیخوا کەچی جێبیستی وەزیر دەبم جێبرسی بەرپرسان دەبم دەڵێن کاکە ئەو شتەکە شکاندنی بەرهەمی ناوە خۆیە ئەسڵەکە ئەوەیە ئەو بەرهەمەی کە دێ ئەو ئاردانی وڵاتانی دەرەوە دێ ئەوان زیان بەخشە بەڕاستکە ئەمە ڕاستەکەیە ئاردی خۆمان 100% گەنمە هیچ مەواد چیمیایەک و مەواد حافیزەک و هیچی تێناکرێتن لەبەرەوەی 100% ئیمە تەندروستی ترە لەوەیان لەو ئاردانەی کە لە دەرێ دێ ئەو ئاردانەی کە لە دەرێ دێن 100% وەزیری کشتتوکاڵیش باسی کرد کە 7 مادەی تێدەکرێتن ئەو مادانش هەموو سەرەتانزانە لۆیە تێدەکرێت کە سپی بکرێت لۆیە تێدەکرێت کە خۆش بکرێت بە جەرگ ببێتن ئەو مادانە هەموو تێدەکرێت ئیمە شێواندن هەیە تابانەوە شێواندنە ئیمە هیچ مادەچی تێناکرێت ئیمە تەندروستی ترە هەتا ئێوانەی کە لە دەرێ دێن و یان لە ئێران دەیان لە تورکیا دێ لە وڵاتانە دێن. لە نێو هەرێمی کوردستان 15 کارگە هەیە لەم کارگەی ئارد کە ئەم لێرە ئامادەم بۆ ئەوەی گەنمێک بە پرۆسەیەکدا بڕوە بکرێت بە ئارد پێویستی بە 24 کاتژمێر هەیە بە لای کەمیەوە چەندین فلتەری جۆر بە جۆر هەیە تاوکو گەنمی خەڵکی کوردستان بکرێتە ئارد و بەرهەمەکە هەم گەنمەکە و هەم ئاردەکەش ببێتە بەرهەمێکی خۆمانە. زۆر زار دەگوترێت بەرهەمەکەی ئێمە بەرهەمێکی باشە بە پیتە ینی بە سوودە هیچ مادەیەکی زیانبەخشی تێدانیە وەکو ئەو ئاردانی کە هەندێک جاردێنە کوردستان و بە گیانی خەڵک ساغ دەکرێنەوە ئەم ئاردە تا چەند 100% تەندروستەکە خۆتان دەڵێت ئەو ئاردە وەکو بە خۆتان تازەبینیتان ئەو گەرمێک کە هاتووە لێ دەکرێتن 100% ئادەچی سروشتیە بۆ سپینیە و بۆ واردە دەرمانی تێناکرێ بۆیە سپینیە گەرم زەردە گەرم قەت سپی دەرناچیتە ینی دەرما سپی دەکە بەڵێ دەرما سپی باشە. ئێستا ئێمە پرۆسەکەمان بینی بەڵێ لە بیدایەتەوە کە بە چەند فلتەر دێ تا ڕادێ ینی وەکو پێویستە ینی خاوێنی و باوێنی باش دەبینی بەڵام پێم بڵێ لێرە نوێنەرەشی حکوومەتەیە پشکنینی بۆ واردە بەڵێ دوو کارمەندیان بە بەردەوامی لێرەنا کارمەندێکیان مختبەرە کارمەندێکیان تەجیزە کارمەندی مختبەر ڕۆژانە لێرە دێ نمونەی دەبا نموزەزی دەبا مختبەرمان هەیە لە ناو معمەلی نموزەزەکەی فعز دەکاتن مختبەری خۆتانیان حکوومەت مختبەری خۆمانە و مختبەری خۆشیانەیە لە فەرعی ڕیسی دوو مختبەر هەیە دوو مختبەر دوو فلتەرەکە یعنی ئەوە ئاسان نییە هەر کەسێک دەڵێ کاکە ئەمە هەر کەسێک ئاردێک بڕۆ بەردی مینە دەیکەن بە ئارد یەک فەردە ئارد تعبیە ناکرێ بەبێ مۆزەفی حکوومەت یەک فەردە ئارد ناکرێت نەخێر کە دێن نمونونەکەی دەبن ئەوە نمونونەکەیە بەڵێ لە مختبەری ئێرە فعز دەکرێت ئاردی ئەمڕۆیە ئەوە ئاردی ئەمڕۆی بڵێ گەنمی ئەمڕۆژ ئەوەش گەنمەکەیە ڕتوبەی فعز دەکرێت خشوونەی فعز دەکرێت ینی وردی جیجی فعز دەکرێتن ئەگەر لە مختبەر دەرچوو دەکرێتە نان باشە ئێوە دەکرێتە نان بەڵێ ئێستا دەسی سێری نانەکەش دەکەین بەڵام ئێوە لە ماڵەوە ئەو نانە دەخۆنیان نانی بێگە بەڵێ بەخۆم ئەو نانەی دەخۆم و لە معمەلیش تەنانە لێرەوەی دەخۆم ئەمە نانی ئاردی خۆتان ئەمڕۆهەمی ئەمڕۆیە باشە ئێوە ئێستا دەیبینم دەیکەن بە نان هەندێک لە کابانەکان دەڵێن کاکەەوە ئاردەی باە نابتە نان بۆ ڕاستی بەڕاستکە کامەران ئێمە بەرپرسنین لە گەنمەکەی بەس من دڵنیای 100% دەدەمێەوە بەرپرسیشی 100% بەرهەمەکەمان بەرهەمێکی پاک و خاوێنە دوو لە ماوادی محافسەیەکە لە وڵاتانی دەرەوە بەکاردێ ینی دەرمانی ژەهر و دەرمانی تێدەکەن بەس ئێمە دڵنیای 100% دەدەین لە کوالێتی ئاردەکە و کە گەنمە بڵێ هیچ مادەیەکی تر بەکار ناهێن نانە بە دڵنیاییەوە دڵنیای 100% دەدەینێ هەندێک جاریش دەبێتە ئارد و هەندێک جاریش نابێتە ئاردەوە خەتایەوە نا ئەوە دەگرێت و سە کوالێتی گەنمەکەی ئەیمەش بەرپرسنین لە گەنمەکە باشە گەنمەکە بەعام کە دێتە ئێرە باشە بەعام کوالێتی باشە بەڵێ جاروە هەیە گەنمەکەش خراپە بەس ئێمە بەرپرسنین. باقسە لەسەر بەرهەمی خۆمانە بکەین ینی لە کارنامەی ئەم حکوومەت لە تەکید لەسەر بەرهەمی خۆمانە بکاتەوە حکوومەت دەڵێ دەمانەوێت سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان هەر نەود نەبێت زیاتر بێت بەڵام کاکەگەمە بینە سەر بەرهەمی دانەوێڵە تەماشا دەکەینێ کوردستان دەوڵەمەندە لە گەنم لە جۆ بەرهەمەکانی تر
ئێستاش بەرهەمێکی زۆر هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت ئێوە وەکو وەزارەتی بازرگانی بەنیازی چین؟ بەڵێ زۆر سوپاس بۆ دیدارە ئەڵبەتە نەکارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەوەی لە کاوێنەی نۆ کە چەند مانگێکەکەی دەست بەکار بووە گرنگجێکی زۆر لەو کارنامەیە بەکەرتی پیشەسازی و کشتتوکاڵ و خۆبژێوی و پیشەسازی نیشتیمانی دراوە لەبەر ئەوەی کوردستان مقاوماتی ئەو کارەی هەیە خاچێکی بەپیتی هەیە کانزا و معادن و نەوتی هەیە ئەتوانی لە پیشەسازی بچووکەوە دەست پێ بکەی لە هینی لە پیشەسازی نێوماڵانەوە دەست پێ بکەیت تا پیشەسازی چیمیاوی و پترۆچیمیاوی کەوایەوە تەنیا دروشم نییە بە نەخێر ئەوە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر بەڕوونی ئەو بابەتانە ڕوون کراوەتەوە و ئەتوانم بڵێم وەزارەتی بازرگانی و پیشەسازی تەکلیف دەکرێت بە جێبەجێکردنی ئەو کارنامەیە و ئەبێ ڕنگڕێژی ئەو کارنامەیە بکە و پلانی بۆ دابنێ کە چۆن بتوانێت کوردستان خۆی ببێتە خاوەنی ئابووری خۆی. زۆر باشە ئێمە چینە سەردان هەندێک کارگەمان کردووە بە تایبەت ئاشەکانی تایبەت بە بەرهێنانی ئارد لەو ئاشانەدا کە ژمارەیان 15 ئێمە یەکێکمان بە نمونە وەرگرت بەرهەمێکی یەکجار باشی ئارد بەرهەم دەهێنێت یعنی تیمی تەندروستی لیژنەی تایبەت بە چاودێریکردن هەموو ئاماژەکان بەرەو ئەوەن کە 100% تەندروستە و لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئێستا تۆ بچیتە بازار تەماشا دەکەی ئاردی چەند وڵاتێکی بێگانە ئێستا لە نێو بازاری هەرێمی کوردستانە کابرای جووتیاریش دەڵێ کاکە گەرمەکەم پێ نافرۆشرێ کەس گەرمەکەم لێ ناکڕێ بیکەن بە ئاردێکی باش یەکێک لەو خاڵانەی کە پێویستە ئێمە وەک وەزارەتی بازرگانی و پیشەسازی کاری لەسەر بکەین ئەوەیە کە پێویستە ئێمە ئەو گەنمە لە ڕێگەی کەتی تایبەتەوە چەند ئاشێک بیکڕێتەوە و بیکە بە ئادی سفر چونکە ئاشەکانی ئێمە لە هەرێمی کوردستان کە ژمارەیان 39 ئاشە 11 ئاش لە سێمانیە 15 ئاش لە هەولێرە 13 ئاش لە دهۆکە ئەم تەنیا لە هەولێر 15 ئاش بەڵێ ئەم ئاشانە گرێبەستیانە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوان گەنم لەوان وەرەگرێن و ئەوان تەجیزیانەکەن و ئەوان تەحویلی ئاشەکانیەکەن و ئەبێتە ئەو ئاردەی کە لە ڕێگەی بیتاقی خۆراکیەوە تەوزیعەکرێت باشە بە پێی زانیاری من کار سەروەر ینی لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 700,000 تن گەنم و جۆ بەرهەم هێنراوە ینی کوردستان دەوڵەمەندە زیاتر لەوەندەش ئەوان جوتیاران دەڵێن کاکە بەس سنوورەکان بگرن بەرهەمی خۆمان بەشی پێداویستی خۆمان و تەنانەت دەتوانین بنێرینە عێراقیش بۆ ئەو کارە ناکەین بابەتی ئارد ئێمە ئەتوانین لە کوردستانە لە ڕێگەی ئەو سین و ئاشە و ئەگەر ئاشی تیژ لاییندا دروست بکرێت ئەتوانین ئێمە ئاردی سفر بەرهەم بهێنین بەڵام بەو مەرجانەی کە پێویستە هەبێ بەو ڕێکارانەی کە پێویستە هەبێ کاتێک کە تۆ ئاردی سفر بەرهەمێنین ئەبێت تۆ ڕوپێوێکی هەموو هەرێمی کوردستان بکەیت بزانی هەرێمی کوردستان ساڵانە بە چەند تەن پێویستی بە چەند تەن ئاردی سفرێ ئەلبەتە ئەم قسەی کە یەکەم بۆ هەموو شمەک و هەموو پێداویستێکی هاوڵاتیان ئەم قسەیە ڕاستە هەر لە پیشەسازیێکی بچووکەوە تا پیشەسازی مامناوەن تا پیشەسازی گەورە وەکو ئەوەی کە باسمان کرد ئەو ئاردی سفرە بێت تۆ ڕوپێوێک بکەیت لە هەموو هەرێمی کوردستان بزانی هەرێمی کوردستان پێویستی بە چەند ئاردی سفر هەیە دوایی بێ ئاشەکان تەجیزکەی بە گەنم بەو گەنمەی کە ئەمێنێتەوە کە جەنابەت باسیەکەی کەرتی تایبەت ئەمە ڕێکخەیت و ئاردی سفر بەرهەم بهێنن بەشی پێداویستی بەرهەم بهێنن ئەگەر کەمتریان بەرهەمهێنا تۆ توانی بەو بڕە هاوردە بکەیت باشە هاوردە بکەیت بەڵام بەمەرجێک کار لە نرخی ئەوان نەکا لە بازارە بۆی هەم خاوەنکارەکان زەرمەند نەبن هەم هاوڵاتیان جوتوان بە نرخی دوا پرسیارم بە کورتێک وەڵام دەیت تۆ سوپاست دەکەم لە نێوان بەرهەمی خۆمانەی ئارد و بەرهەمی بێگانەی ئارد ئێوە بەکارە بە تەندروستن ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان بە تەندروستی بەرهەمەزانین لەبەر ئەوەی خاڵیە لە هەموو ئەو قسانی کە لەسەر بەرهەمی هاوردە ئەکرێ هەندێک جار ئەکرێت بۆ نموناڵێن مادەی حافیزەیتە یاخود مادەیەکی چیمیاویتیایە بۆ گۆڕینی ڕەنگەکەی بۆ گۆڕینی تامەکەی بۆ گۆڕینی بۆنەکەی ئێمە لە کوردستانە بەرهەمێکی پوختی خۆماڵی بەحڵین کوردەواری بەرهەمەهێنین دڵنیایی دەدەین ئەو ئاردێک کە لە ئاشەکانی ئێمە بەرهەمەهێنێ بەرهەمێکی خۆمانەیە توانم بڵێم بێبەریە لەو شتانی کە باسەکرێ وەکو مادەی چیمیایی و مادەی حافز ئەوانە چونکە نوێیە دەم و دەست کە گەنمەکە هاڕێ لە ڕێگەی بریکارەکانی خۆراکەوە تەوزیعی سەر هاوڵاتیان دەکرێت. لە دێر زەمانەوە هەرێمی کوردستان بە گەنمی باش و ئاردی باش ناسراوە
کە ئێستاش لەم لاو لە هەندێک جار باس لە خراپی گەنم و ئاردی کوردستان دەکرێت وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەمە ناحەقیە بەرامبەر بە بەرهەمێکی گرنگی کوردستان دەکرێت دەڵێن پاش لێکۆڵینەوە بۆمان دەرکەوتووە کە ئارد و گەنمی کوردستان بە بەراورد لەگەڵ گەنم و ئاردی تەواوی وڵاتانی ناوچەکە باشترین یانە و تەندروستترین بەرهەمە کە هاوڵاتیانی کوردستان سوودی لێ ببینن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستپێن.